من پرۆفسۆر دکتۆر لاس حەوێزیمە ڕاوێژکاری ئێسکوشکان بە بابەت پرسیاری ئێسکەنەرمەی تەمە ئێسکەنەرمە دوو جۆر هەیە ئیمناڵان هەیە ئیگەوران هەیە ئیمناڵان زیاتر شتەکە وراستیە ئەوەش بەڕاستی نەخۆچێکی زۆر بە زەحمەتە و دەبی دائما ئەو منداڵ لەبێت چاودێری دکتۆر بی هەتا دەگاتە عمری 16 ساڵ 18 ساڵ ئەو وەختی کۆنترۆل دەبی. ئێسکەنەرمەی گەوران ئاتە لە عمری گەورە سێ جۆر هەیە هەندێک نەخۆشیە هەندێکی عمرە زیاتر. ئی گەوران عادەتەن لەناو ژنان زیاترە ئەوانێک کە عمریان پاش کە بێنوێژیان خلاص دەبی ئەوجا دەست پێ دەکا ئەوە دەبی ئەوانی زۆر ئاسانە عیلاج و تەشخیصکردنی تیشتی خاسەیە پێدەوێن دێکساسکان باش ئەوە بی ئێستا ئەوەی باشە لە کوردستان ئەو شتان هەموو هەنا دێکساسکان هەیە دکتۆر زۆرن ئێستا مستەشفیات زۆر دەتوانن ئەو شتانە زوو ئەو تەشخیص بکرێ و دەست بە چارەسەری بکرێ. ئێستا کەشکان زۆر بووە ئەسباب زۆرە تەماشای منداڵان بکە ئێستا من کە لە هەولێرە بۆم ساڵی 65 هەموو 4 سعات تۆپارێن دەکرد لەگەر منداڵەکان. ئێستا منداڵ ئێستا هەموو ڕۆژێ 5 سعات تۆپارێن دەکەن بە ئەتاری یعنی حرەکە کەم بووە منداڵ حرەکەی نەمایە زۆر ناستە بەرهەتاوێ ئەو یەک لە هۆکارەکانە کە زۆربەی منداڵەکان ئێستا بەڕاستی زعیفە شتێکی دیشەیە ئەوان جیل لە دوو جیل دروست دەبی ئەوەیان زعیفترە یعنی قابلێتە زعیفترە ئەمە ئەشکال لۆ زۆر بۆ ئێستا کەشکال سەر تەشخیص دەکرێت جاران کە یەکی دەشکال دەکەوت دەیابێت لای بێ تاڕەچی تەقەچی دەکرد و دەبەستەوە بە دوو دار و دێ ناردەوە نەشیان دەزانی چییە ئێستا ماشەڵڵا هەم مستەشفا هەیە دکتۆر هەیە ئەوم نۆرینگە هەنە منداڵ بکەوی ڕاستە دەستە خەستخانەی شعیل لۆ دەگرن دەزانن شکانەکە زوو تەشخیص دەکرێت یعنی زۆر ئەسباب هەیە بەس دەبی بزانین یعنی الحەمدە لە کوردستان برسیات فەقیری نییە برێ بۆ دەرەجەی کە نان عالەم نان نییە بخۆن سا زۆر جێ هەیە لە ئەفریقای عالەم هەیە مشکلێکی مەجاعەتی زۆر گەورە هەیە دەبێن ئەوانە زعیفن بەس لە کوردستان نا سیارە زۆر بووە حەوادیس ڕێگا زۆر بووە ئەوە سەبەبێکی سەرەکیە گوتمان مەسەلەی منداڵ زیاتر دەبی گەبووینە حیاتمان گۆڕایە بوویتە غەربی زیاتر دانیشتنە لەسەر مەکتەب زیاتر دانیشتنە لەسەر جیهاز بۆچی جاران نییە خەڵک لە بەیانی حتا ئەوارە بەس لەسەر حرەکە بوون لە شار بوون لێ تەماشا منداڵ سحەتی باش بوو پیا و ژن سحەتیان بەقۆت بوو ئەزەلوێ وەرزش یەک لە هۆکارەکانە لۆ هەموو بەشێک دەبی وەرزش بکە حتا بۆ نوعی تابی ئێسکی بەقۆت بی هەموو مەسڵەکانیشی بەقۆت ئەمن ساڵی 2000 لە ئوردن بووم لەوێ ئەوە تەوەقع نەدەکرد لە سعودیە ڤیتامین دی کەم بی دوای کە لێم پرسی دکتۆرەکە گوتم لۆ ڤیتامین دی لاتانکەمەوە هەموو هەتاوە هەیە گوتیان چۆن کەس ناستە بەر هەتاوێ ئەمە ڤیتامین دی لە کوردستان کەمە لێ باشترین ڤیتامین ئەوەیە هەتاوە هەتاویش نەک دەی بە جلک دەی بە جۆر کەچی ئیمەلەوانی بچێ بەر هەتاوێ ڤیتامین دی دەبی ئیدەن هۆکاری نەقسی ڤیتامین دی زۆر گرنگە ئەوەش دەبی هەموو کەسێک ئاگای لە خۆی بی فەحسی ڤیتامین دی بکە دەرمان زۆر ئەگە بخوا بەس بزانی هەیتی یان نیتی هەتاو 1970 ڤیتامین دی ئینسان لە هەتاوی دێت ئەوەیەک ئەو خۆراکانی کە باشن لۆ ئێسک ئینسان ئەگەر نەخۆش نەبی یعنی نەخۆشێکی هۆرمۆنی نەبی نەخۆشێکی ئەوەی نەبی خواردنێکی متەوازن یعنی پرۆتینی دەوێت کاربۆهیدرات دەوێت خواردنێک هەموو جۆرش تێدابی چ مشکلەی نییە بەس چ خواردنێکی برەی سەحیبی باش بی لۆ ئینسان ئەمە برێ شتێک ئێسک بەقوتکە لە خۆی بە دەرەجەیەک ڤیتامین دیە کالیسیۆمیش لە زۆر خواردنەکان هەیە ئەگەر بتوێ کالیسیۆم لە زۆربەی خواردنەکان هەیە لە گۆشت هەیە لە شیر هەیە لە کونجی هەیە لە زۆر شت هەیە جالێ ئینسان ئەگەر سحەتی باش بی ریاضەکی باش بکە خواردنەکی باش بخوا سەحی شەرنیە زۆر تووشی ئەوەی نابی ئێسکی سعیبی نابی ئەگەر چ نەخۆشی نەبی وەچی ئێسکەنەرمەی هەندێک نەخۆشی هەیە ئیدی کە لە هۆرمۆنیە ئەگەڵ ئەوەش کەمن بەڕاستی زیاتر ئەوەندە مەسەلۆ ئینسان لە منداڵ عادەتەن ئێسکەنەرمە کەمە چونکە ئێستا ڤیتامین دی هەموو سەیدەری هەیە خەڵکەکە ئیمکانیەتیان باشە سەقافەتیان باش بووە تێدەگەنەوەی ڤیتامین دی یەک شوشەی ڤیتامین دی گچکە بە 5,000 دیناری ئەوە لۆ منداڵەکەی مشکلە ئەمە ئێسکەنەرمەی نەخۆشیە پێدە ئۆستروجین ئیمپەرفێکتە ئەوە کەمە لە گەوران زیاتر هەموو ژنێک پاشەوەی کە بێنوێژی خلاص دەبی برێن پاش 55 ساڵ فاسەکە دێکساسکان فترە و فترە بکە
حتى بوي أو كده زاني كبالضبط هيتي يعني منالي بنبر هتاو منار يا زي بيبك نقدر يعني حتى وانا برامبر التاري وتلفزيون دابنشي ما بستدري ما هتاوي اللي يبدا بس داو خوري جماعة بكا بو نوعي من داس حتى دروس دبي أما لبين حتى وانا التاري كي بيو ايباد كي بيو دانشتيا من دار ناس حتى دبينه نشي دبينه نتاوي دبينه نفقرات دبينه لو دبي حلق لو مشكلة بكره بس أنا من دار الششمانجي موبايلي بيش عندنا بينه أو من داراني أكتبوك عرداني وحركتي يعني هي زور بس أنا مدرين مثلا شو كدواري داري من داري قرض عن صحتي عن زوبا قوته لو تسكب الساس على بنتاعنا لا دارينا لنا طبيعة دجير ناقي سالي من دار دقيقة ما تشبوك الشيء دان زاو خارين قبل دكان أو غلطة من دار داخلي طبيعة بيتكري حد بستناو عالمي بستناو دنيا بونوعي تركيز كان لسر نال